ڕاستی ئەزمانی خۆمان بۆ کارە نووسینە یەکەم جارۆک وێنەیەت یا خولۆک و ویزوت لەنگێت لە تەوەری سێمە ئەمەوێت قسە بکەین لەسەر ڕێچکەی بەڕێزیان و ئەزموونی گۆڕانکاری ئەگەر سێری بکەین ئێمە یەکەمین کۆمەڵی شەعری بەڕێز کاک طەلعات بکەین لەگەڵ دوایەمین کۆمەڵی شەعری بەڕێزیانە ئەبینین کە ڕێچکەی گۆڕانکاری بەسەر هاتووە خۆیەوە ئەو پرسیارە بکەین لەسەر دوو شت کە خەم و مرۆڤە بە تایبەتی دوو جەمسەری جیاوازن و سەرەکین لەناو بابەتەکان لەناو شەعرەکان دەتەکانی بەڕێز طەلعاتایە شەرەفی ئەوەیان پێبەخشیم دەستپێشی کارەکانی ئەم کارگەی شاعرە من بم ئەمە گەورەی شانازیە بۆ من و باسکردن لە ئەزمون و دنیابینی ئەدەبی و شعری سەبارەت بە ئەزمونی متەواضعی من سادەی من شعر و خواردنوە هەیە کلاسیکی پێخۆشە هەیە کلاسیکی نوێی پێخۆشە هەیە سەروەداری پێخۆشە هەیە توزانە وەکو خواردنوە زۆر ئەوانە شاعرانی ئێمە یان نووسرانی ئێمە شەعری جوان دەناسێتەوە بەس نەزانێت بۆ جوانە بۆ شەعری خراپ دەناسێتەوە بەس نازانێت بۆ خراپە دەبێت شاعرانی ئێمە نووسرانی ئێمە فێر بن لە خوێنەرەکانیان بگەێنن کە ئەم شەعرە بۆ جوانە وەزام یەکەم پرسیارەوە بوو یەکەم تێکەستن لەسەر چ بوو لەبارەی چ بوو ڕاستی لەبارەی باینجام زۆر خەڵکم دیوە لە ڕێگای ئاتۆڕان بۆ لە ڕێگای سانجۆ پێرس لە ڕێگای بۆ دێن ئەم نەوەڵا لە ڕێگای باینجانەوە شعر نووسی مامۆستای گەورەمان مامۆستا پشر و شعریشی هەیە لەڕێ نامەیەکی نارین و جیفانە دڵی دووەم لێ دەدا نشم تێکستەکە لە جیفانم و بەڕاستی دڵی دووەم بۆ لێ دەدا کە چووم دەژێکی کردبووهانی دام تێکستەکەشی بۆ باو کردبوو تێبینێ کردم زۆر جاران ئێمە زۆر قسە دەکەین لەبارەی ئەدەب لەبارەی شێعر بەڵام کەس تێمان ناگەینێ چۆن ببین بە شاعری باش ڕەنگە ئەم کارگەیە مناسبەیەکی باش بێ بۆ ئەوەی خەڵک گەنج فێر بکات چۆن ببێ چۆن ببێ بە شاعریی باش ئێستا باگی ئەوە نەماوە سینارۆ لە شوێنێک بێ شەعر لە شوێنێک بێ شەعر لە شوێنێک بێ ئێستا تێکڵاو بووە ئەدەبیات کەوتر نەماوە شەعر جیابێ لەگەڵ سینارۆ جیابێ لە شانۆ جیابێ لە خاڵی سیاسی ئێمە شەعر بیگای لاژی کردین ئەموو ماپڕێ لە شەعر لەنانە فیتەرێک کە قسەت بۆ دەکات بەلا دەباتە بەر ئیستیعار و کینایە و تەشبیه و ئەدەواتەکانی شەعر خۆشبەختیەکەی ئەوەی دیە کە ئێستا دنیا وەڵایە لۆ ئەدەبیات وەکو پێشان نییە دەبێت 2500 کەلیمە بێ و نۆڤێت ئەوەندە بێ و شەعر دەبێ و هابێ و وانە دەرکوران من گەنج بوو تۆپانێمان دەکرد طبعاً مناڵی تۆپم پێنجان هەرەقێت هەفتەیەک بۆ ئانان بۆ ئاو لەڕێی شاعیرمان هەبوو شەعرێکی ناوی بە ناوی دەریاچەی دەڕەست کوێگوتم ئاو نییە خۆمام شوێنێ خواستە تۆ نۆبسەر چی ئەم قسمانە وای هاتوو شعر ئاسان بوو 300 کەلیمە بوو پێکتردا و تەلیفۆن و ژوان و ساڵات و باران نازانم چی لەمە شعر ئەیان نمونەیەکە نییە کەی تۆ نیوە کەی بێناسە کەی دڵداریی پەیمانێکی حای دەرەڕۆ لە 2026 کەس ناوێ من بچی لە 2026 نووسەرێکی لە ناکات تێکستە بڵاوکاتەوە شاعرانی ئێمە پێیان وابووە چەندی لە ئاخاوتن بکەونەوە شەعریدا بۆیە دەبینی ژیان لە ناو شەعری هینا نییە کوردیان نییە بەڕۆ هەموو تەجربەی 60-70 بخوێنەوە شعر لە عاسمان لە عەبدینی دەی باشەوە شاعرانە هەفتەی جارێک دەستە عەلاقی دەستە دەلاک یەک تێکستە بۆیە دەستە دەلاک نییە یعنی ماوەی 100 ساڵێ ڕابردوو دووسە نزیکی شوانی شەعر ئەو مەنطقەی لە شعری هێمن موکریانی هەیە بۆ هێمن موکریانی بۆ تا ئێستاش دەخوێنرێتەوە برا هێمن موکریانی لۆژی پێشکێدایە کە لۆژیکە لە پەخشانەوە دێ چکە زۆر شارزەی پەخشان بووە ئەوەی تاریک و ڕوون پێشەشکار گوڕم خیلۆزانەیە چەند ئازار لە پەخشان
يعني مثلا الشعر لبناك بلامودنا چۆن لە ئەژنۆ ببنەوە دوودەستی من ناڵێ خەمبارم نازانم چما چۆن لە ئەژنۆ ببنەوە دوودەستی من دیارە یعنی کابرا ئەژنۆکانی خسووتە دەستەکانی خەفە لەخۆ بەڵام ئەگەر بیوت بەلا چۆن درەختەکانی قاچم نەجاتیان بێ لە بایەکانی دەستم بۆ چێکۆ خوێنەری ئێمە پەرەوەز کراوە کابرا حەز لە دراوسەیەکەیەکە 16 لاپەڕەی نووسیە بەمنچ ئەرێ کاکە ژنی تەلاقدایە شعرێژ نووسیە 20 لاپەڕەی بەمنچ یعنی ئەگە بە ژنی تەلاق نەدەم چ بکەم یعنی تاوێ دەکە قوڕی چۆ بەسەر خۆ بکەم یعنی ئەگەر شعر شەخسی بێ و بۆ خۆتی دەنووسی بڵاوی مەکەوە براو هیچ شێفێک نییە لەو بازاڕا خواردە بۆ خۆی دروستکە برادران حتا ئەمە لە مەطعەمە ڕاستە چۆن لە ئەدەبا ڕاست نییە بۆ شێفەکە خواردن بۆ شێف دروست ناکە خواردن بۆ وان دروست دەکا کە پرسیانە شاعران ئەمە شاعر بۆ شاعران دەنووسن کاکە بۆ خۆی شاعرە شاعری بۆ دەنووسی برا باشترین تێکست ئەو تێکستەیە کە خوێنەر هەست بە بوونی نووسەر نەکا چونکە ئەگەر نووسەر لە پلەی سفرا بێ دامانە پلەی سفرا ئەگەر نووسەر لە پلەی سفرا بێ خوێنەر بە ئاستی تێگەیشتنی خۆی پڵەسیەکە یان زیادیەکە لە شعرێکە دیکتاتۆری دەڕوخی بەڵام لە ڕاستیدا پێی مێژوو بێ هەمیشە زەڵمەکان براوە هەمیشە دیکتاتۆرەکان براوە هەمیشە ئەوانەی خراپی دەکەنەوە و خراپ ڕەفتار دەکەن براوە بوو هیچی ئەدە بووە نەوە چۆتە ژوورەوە سەعات سێ هاتۆ دەگەرەوە گودەوە خوێندیوێتیوە نووسیوێتی چاچی کردووە بەس ڕۆمانی 100 ساڵ تەنیایی گارسیا مارکیزی 5 تەن کاغەزی فرەدا و مادەمە ناوی مارکیزم هێنا با قسەکە بەو تەواو بکەم نووسەری باش بۆ ناناسرێ چەندی بڵاو کردێتەوە نووسەری باش بۆ دەناسرێ چەندی دڕاندۆ بەداخەوەی مەکە لە دەڕێنین لای من کارکردنە ئیشە لەناو زمانە هێنانە و بردنە من کەیفم بە تێکستی خۆم نایە لەبەرچن لەبەرەوەی ئەوەندە بیناوە بریتم بەڕاستی بێزار بووە من کاتی خۆی ناکەم بەڕەحمەتی لەگەڵ مردوویەوەش کە چێش لێ دەنانەکە لێ دەخواردن بودایە بۆ ناخۆدی بودەوەدە هەڵایی برجەکە هاتەوە بەسەرما کوڕم ئیشتیهال نەمایە منیش ئەو تێکستانەوەندە هاڵایی چاکردن هاتەوە بەسەرما زۆر جارێک یەکێک دەڵێ جوانە تۆ شارێکم زان پێ ڕاناوێ ئەو بەڕاستی تیایی دوباره سپاس یەکەم بۆ سپاس بۆ بەڕێزانی بەپیر و وەستاوانی بەداوای لەکردنەوە جێگەکەمان بەم شێوەیە کاتگیراکەم بێتە ئێرە ئازێکێشێک وان بەجێ لەڵم بۆ جناگان کاکەوار چەند دەقێکمان پێشکەشکە و نادیرانشان بزی لەگەڵمانەوێت دوباره سێبارە زۆر سپاس ژیان وەڵامی داناتەوە ژنێک بوو کچەکەی لە ژێر هێشتی یەک عەبادە بە دیارەفرۆشتێک ماکەتێک بیری باری کە دانیشتوون لێوەی بزانن لێرە لە هەمەتی کۆنتڕۆڵی نییە گەنجێک ڕووساری کوژاوەتەوە و لایەکی شەحن دەفرۆشێ ئەم دیمەنانە لە قاپی ناخدا لەگەڵ دەشتێک ناناوی مەراق بزنە و وردیکە واگر چاو بۆ قولیم و بشە و کەمێک فرمێشی بەسەرداکە ئەو زاتێرەکەی
بۆچی دەڵێن حیوانات تەنها خواردنە زەواتەوە عەرەبییەکی ئەو بەیانیەی بە سلێمانی بەبینینی کابرای ئۆتۆمبیلێکی ژمارە عەرەبی دڵم ناخورما زانین تەواو خۆش بێت دل زمان هێندە بە شوێن جوانیدا ڕای کردووە نەقڵەوەکانی لاواز بووە بۆیە جارجار باوەێری مامێن دەکەم درێکە هەرات کە تۆم نەما ئەو زازانیم خەڵک بۆ پیاسە نییە دەستە سەفاڵاتی هەولێر هەرێکە و ڕوو گەڕەشی ئازیزی دەوەستی و وەکو سەربازێکی پیر لە مەیدانی شکستەکانی خۆی دەوەی بریزە کە پێ دەکەنیت دوو ساڵی بچوو لە ڕوومەتی پێدا دەبن دەڵێ ژێر پەنجەی دایکڕە لەسەر کوری چیزەشت